ئەم کاتتان باش ئەمڕۆ باسی کاریگەری نەخۆشیەکانی ڕۆدەکەین لەسەر چاو بەپێی توێژینەوە جیهانیەکان لە 25 ئەو کەسانی کە ڕۆدەیان هەیە تووشی نەخۆشی چاو ئەبن چونکە ڕۆدە کاریگەری هەیە لەسەر ماسوولکەکانی چاو، پیاڵۆی چاو، هەروەها شانە چۆرەکانی دەوروبەری چاو کە زیاتر لەو کەسانەیە ڕۆدەی بەرزیان هەیە یان چالاک، بەڵام هەندێک جاریش لەو کەسانە ڕۆئەت کە ڕۆدەیان کەمە یان تەبیعیە. نیشانە باوەکانیشی وەک سووربوونەوە ئەستوربوونی چاو، پێڵووی چاو و هەروەها بوونی ئازار لە بەشی پشتەوەی چاو و کەمبوونی بینین کەسەکە، هەروەها هەندێک جار جوڵەی چاوی کەمەکات ئەبێتە هۆی ئەوەی کە وێنەکان بە دوو ببینێ یان پێڵێن دەبڵ ڤیژن. هەروەها لە هەندێک حاڵەت زەختی چاویان بەرز ئەبێت، هەندێک جار لەسەر قەرەنیان برین دروست ئەبێت کە ئەبێتە هۆی نابینابوونی هەتاهەتایی. چارە سەرکردنیشی ئەگەر بەپێی قۆناغەکە ئەگۆڕێت لە قۆناغە سەرەتایەکانی بێت بە قەتری جێگرەوەی فرمێسک کە بۆ ئەوەی چاوی وشک نەبێتەوە، هەروەها قەترە ستیرۆیدیەکان یان هەندێک جار حەبوو دەرزی پێویست دەکات و ئەگەر گەیشتە مەرحەلە متەقەدیمە یان پێشکەوتوەکان پێویست دەکات نەشتەرگەری بۆ بکرێت یان عیلاجی بەپێی ئەشعە بۆ بکرێت.